مەبەستیش لە ڕاگەاندنی و قەدەغەیە بنەماکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە هەڵسەنگاندنی تەندروستی و ئاماژەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لەو ڕۆژانەی ڕابردوو هەمووتان شاهدن لەسەرەوەی کە ژمارەی توشبووان لە ماوەی هەفتەیەک خۆی لە زیاتر لە 40 حاڵەتدا. ئێستا خەڵکانێک توش دەبن لە ناو کۆمەڵگە بەبێ ئەوەی بزانین سەرچاوەی توشبوونی ئەو کەسی یەکەم چییە؟ دواتر دەزانین خانەوادەی خۆی توش کردووە، برادەرەکانی خۆی لە شوێنی کارکردن توش کردووە. بەڵام ئەو حاڵەتانەی کە یەکەم جار لەو هەفتەیە ڕابردوو هەستمان پێکردووە و ئاشکرا بووە، تا ئێستا حەز دەکەم هەموو لایەک بزانن سەرچاوەکەی ئاشکرا نەکراوە. مەترسیەکە لەوەدایە ئێمە ڕەنگ وا تەسەوور دەکەین ژمارەیەکی زۆرتر لە توشبووان لە ناو کۆمەڵگە هەیە، لە هەولێر، لە سلەیمانی خەڵک هەیە، بەڵام ئێمە هەستمان پێ نەکردووە. ڕەنگە هەندێک خێزان هەبن تەنها بۆ ڕۆژێک پێداویستیان دابین کردبێت، بۆیە ڕێگا دەدرێتن کە چ بە شێوەی دەلیڤەری بێتن، چ بە شێوەی ئەو خەڵکەی ئۆتۆمبیلیان هەیە گەیاندنی سەوزە و میوەجات بۆ گەڕەکەکان و گەیاندنی بە دەست هاوڵاتیان و فڕنی نان خواردن، ئەوەی کە نانی پێویست بۆ هاوڵاتیان لە ڕۆژانی دووەم و سێەم ڕێگا دەکرێتەوە کە فڕنیەکان دەست بەکار بن.